لە شارێکەم 5 ساڵە پارێزگارەکەی بە وەکالەت کارەکانی بەڕێوە دەبات. کەرکووک ئەو شارەی هەمیشە جێناکۆکی لایەنەکان و حکوومەتی عێراق و کورد بووە. ڕاکان جوبوری پاش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 بوو بە پارێزگاری کەرکووک بە وەکالەت. ئێستاش هەر بەو شێوەیە. پۆستەکە پێشووتر لای یەکێتی بوو. ئێستاش لەگەڵ پارتی ناکۆکن لەسەر وەرگرتنەوەی پۆستەکە ئەگەر حکوومەتی فیدرالیش قایل بێت. پارێزگاری کەرکووک هەر سێ نەتەوەکە کورد، عەرەب، تورکمان هەوڵی بەدەستهێنانی دەدەن. إذا القضية تخص العرب يعني بيد العرب يعني أكيد ما يقبلون ما يعطون هذا المنصب. يعني بقاء العرب أكيد العرب يفضلون أن يستمر العربي في إدارة كركوك، وهذا واضح وهذا قضية عامة. أما أن يوافق لا، أكيد العرب لن يوافقوا على يعني تغيير منصب المحافظ بهذه الطريقة أن يعطى للطرف الثاني. یەکێتی کەرکووک بە ناوچەی نفوسی خۆی دەزانێت، هەرو پۆستەش بە مافی خۆی دەزانێت و بۆ ئەوەش وەکو بەرپرسانی دەڵێن هەوڵی خۆیان خستۆتە گەڕ. طبعا ئێمە لەسەر بابەتی ڕاکان جبوری ناوەستینەوە بە ئاسانی، چکە بەڕاستی ئەوە استحقاقی ئینتیخابی خۆمانە و ئێمە وەکو کورد لە دوو ئینتیخاباتە ئێمە نیوەی شاری کەرکووک بووینە، لە ئینتیخاباتەکانی پێشووتر زیاتریش بووینە، بۆیە ئەوە استحقاقێکی ئینتیخابیە. ئێمە ڕێگای هەموو ڕێگای گەگرینە بەر بۆ ئەوەی پێداویستیەکانی یاخود استحقاقی ئینتیخابی خۆمان بەدەستبێنی. لە پاش پێکێنانی حکوومەتی نوێی عێراق چاوەکان چوونەتە سەر یەکلایکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک، چونکە کارنامەکەی محەممەد شیاع سوودانی خاڵێکی تێدایە کە دەبێت لە ماوەی 6 مانگدا سەرجەم ئەو پۆستانە یەکلایی بکرێنەوە کە بە وەکالەت بەڕێوە دەبرێن. پارێزگاری کەرکووکیش یەکێکە لەوانە. هەرچەندە بە جێبەجێکردنی کارنامەکەی سوودانیش پێ ناچێت وە بە ئاسانی پرسەکە چارەسەر بکرێت. پۆستەکە بدرێتەوە بە کوردیش ناکۆکەکان کۆتایی نایەت، چونکە زۆر جار بەرپرسانی ئەو دوو حزبە هاوشانی پۆستی سەرۆکۆمار ناوێن هێناوە. ئەوان بە ساڵێک لەسەر کاندیدێک ڕێک نەکەوتن، بە دوو کاندید چوونە کێبڕکێوە. دوور نییە هەمان سیناریۆ دووبارە بێتەوە. تمت الموافقة. هەنگاوەکانی بەدەستێنانەوەی پۆستی پارێزگاری کەرکووک لەلایەن کوردەوە تا دێت زەحمەترە بێت، چونکە عەرەب سوورە لەسەرەوەی ئەو پۆستە لای خۆی بمێنێتەوە. تورکمانیش دەڵێت ئێمەش مافی خۆمانە ساڵانێک ئەو پۆستە وەربگرین و خۆمان تاقی بکەینەوە. ڕۆکانجاف زوومی کەرکووک.